رمضانتان پیرۆز خوای گەورە تاعەت و ڕۆژووی هەموو لایەکمان قبوڵکە تەقەبەل الله منا ومنکم صالح الأعمال. رمضانتان پیرۆز بێ نوێژ و ڕۆژی هەموو لایەکتان قبول بێ. مانجی ڕەمەزانی پیرۆز لە هەموو مسلمانێکی جیهان پیرۆز بێ بە هیوایەوەی ئەم مانگە ببیتە مای خێر و خۆشی بەرەکەت بە هەموو گەلانی جیهان بە تایبەتیش مسلمانە. رمضان مبارك. رمضانتان پیرۆز. رمضان كريم. رمضان شهر القرآن تقبل الله صيامكم. Ramadan Mubarak. I hope Allah accepts all your prayers and fastings. رمضانتان مبارك. إن شاء الله خوای گەورە نوێژ و ڕۆژتان قبول کات. رمضانتان پیرۆز بێ خوای گەورە تاعەت و عیبادەتتان قبول کات. رمضانتان پیرۆز بێ هیوادارم لە خودای گەورە ڕۆژ و تاعەتی هەموو لایەک قبول بکاتن. Ramadan Mubarak. Ramadan is time for reflection and spiritual growth. رمضان پیروز خوا نوێژ و ڕۆژیتان لێ قبول کات. رمضان مبارك. تقبل الله صيامكم. رمضان